بەڵێ بەڕێستان دەچمە لای تەوەری دووەمی گفتوگۆکانی ئەمڕۆمان زۆر بەڕێز عەبدوڵڕەزاق خەیلانی وتەبێژی دەستەی پاراستنی پاراستن و چاکردنی ژینگەی هەرێمم لەگەڵە سەبارە بە هۆکارەکانی پیسبوونی ژینگەی هەرێمی کوردستان گفتوگۆ دەکەین لە ئێستادا ئاسی ژینگەی هەرێمی کوردستان لە ڕووی پاک و خاوەنی لە چ ئاستێکدا ئەتوانیوێتی هیچ نەبێت بگات بە بەشێک لەو ستانداردە جیهانانی کە بۆ ژینگە و بۆ کەشێکی ئارام دانراوە. من گفتوگۆی زیاترێ بابەتە لەگەڵ زۆر بەڕێز عەبدوڵڕەزاقدا دەکەم، هەروەها باس لە ڕۆڵی کوردستانیش دەکەین سەبارەت بە لە ڕابردوودا هەوڵەکانی بۆ پاکڕاگرتنی ژینگە بۆ هۆشیارکردنەوەی خەڵکی لە هەستکردن بە پرسیارەتی بەرامبەر بە پاراستنی ژینگە و هەروەها کاروچەلەکانی کە لە چوارچێوەی کورساتەوە پێشکەشکراون بۆ پاکڕاگرتنی ژینگە و پاراستنی ژینگە و خۆشویستنی ژینگە لەلایەن هەر تاکێکی ئەم کۆمەڵگەیەوە. کاک عەبدوڵڕەزاق سڵاو لێ بێت باین باش، سپاس بۆی کە لەبانی ئەمڕۆی کوردستان نوێز لەگەڵ ئێمە ئامادەیت. دەستپێکی پرسیارەکانم با لەسەر کەناڵی کورسات بێت لەگەڵ ئەوەی چەند ڕۆژێک ئەمە پێمان ناوەتە یادی 25 ساڵی کورساتەوە دەمێت باسێکی کورسات بکەین کە لە ڕابردوودا ڕۆڵی چی بووە لە پاکڕاگرتنی ژینگە لە دروستکردنی هەستی بە پرسیارەتی لای تاک سەبارەت بە پاکڕاگرتنی ژینگە. زۆر سپاس بەیانیتان باش. بەڕاستی کورساتێکێکە لەو کەناڵانەی کە گرنگی باشی داوە بە هوشیارکردنەوە بە تایبەتی هوشیارکردنەوەی ژینگەیی لەسەر ئەو بابەتانە هەند چالاکی هەبووە هەم لە ریپۆرتاژ هەم لە چاوپێکەوتن لەگەڵ ئەو لایەنانەیان ئەو خەڵکانێک کە شارەزاییان هەیە لە بوارەکانی ژینگە. بە شێوەیەکی گشتی مەسلەی پیسبوونی ڕەگەزەکانی هەوا هۆکاری ڕەگەزەکانی ژینگە هۆکار زۆرن. ئەگەر باسی پیسبوونی هەوا بکەین ئەبینین چەند هۆکارێکی سەرەکی هەیە بۆ پیسبوونی هەوا، زۆربوونی ژمارە پاڵاوگەکان، زۆربوونی ژمارەی کارگەکان، ئەو کارگانەی هەرچەندە ڕەزامەندیشیان هەیە بەڵام هەندێک جار پابندی هەندێک لە ڕێنمایەکان نابن و سەرپێچیان هەیە و زۆربوونی ژمارە مۆلی گەڕەکەکان و فەرمانگەکان و باڵەخانەکان و زۆربوونی ژمارەی ئۆتۆمبیل، ئەمانە هەموو هۆکاری سەرچین بۆ پیسبوونی هەوا. ئەم هۆکارانە شۆکاری تری لە پشتەوەیە. بەڵێ فەرموو. ئەم هۆکارانە شۆکاری تری لە پشتەوەیە کە لە ئەو پاڵاوگانێک کە دروست بوون ئێمە ناومان لێ ناون نایاسایی لەبەرەوەی نایاساین لەبەرەوەی هیچ ڕەزامەندێکی لایەنی پەیوەندداریان لە ناو حکومەت نییە، یعنی ڕەزامەندی وەزارتی سامانە سروشتەکانیان نییە، ڕەزامەندی وەزارتی پیشە سازیان نییە، ڕەزامەندی ژینگەیان نییە، بۆیە بە نایاسایی ئیشەکەن و هەڕەمەکی دروست بوون و کاریگەریان زۆرە لەسەر پیسبوونی هەوا لەبەرەوەی پابندی هیچ لەو ڕێنمایانە نابن کە هەیە بۆ جێبەجێ بۆ پاراستنی هەوا. بەڵێ کاک عەبدوڵڕەزاق لە ماوەکانی ڕابردوودا لە ماوەکانی ڕابردوودا بڕیارێک هەبوو بۆ داخستنی و پاڵەوگە نایاساییانی کە تایبەتتر لە سنووری لە سنووری هەولێردا هەبوون. جا دەمێ بزانم ئایا ئەو پاڵاوگانە لە ئێستادا هەرماوە چۆڕەنووسی و پاڵاوگانە بەکوێ گەشتون؟ لەسەر مەسئلەی بڕیاری داخستنی پاڵاوگەکان بەڵێ ئەو بڕیارە ماوە و ئێستا لە جێبەجێکردندایە تا ئێستا 54 پاڵاوگە داخرابوون. هەر ئەم ڕۆژ تیمەکان جارش کە دەست بە سەردانیانەکان یعنی ئیجرعاتەکانەکەن بەرامبەر بۆ پاڵاوگانەی تر لەبەرەوەی ژمارەیان زۆرە ناتوانرێت بە یەک ڕۆژ و دوو ڕۆژ هەمویان دابخرێن، بۆیە ئەوە کاتێکی ئەوێ بەڵام داخستن هەڵمەتی داخستنەکە بەردەوام بێت تا هەمویان داخرێن. دواتر ئەگەر توانیان خۆیان بگونجێنن لەگەڵ ڕێنمایەکان ئەو ڕێنمایانەی کە هەبوو خۆیان بگونجێن لەگەڵ ئەو ڕێنمایە دەتوانن ئیش بکەنەوە. حتمما ئەگەر خۆشیان گونجان لەگەڵ ئەو ڕێنمایەکە ئێمە دامان ناوە ڕێنمای ژمارە 1 ساڵی 2020 ئەو کاتە کاریگەریی ئەو توی لەسەر پیسبوونی ژینگە نابێ ئەگەر ئەو ڕێنمایانەیان جێبەجێ کرد وەکو خۆی. بەڵێ ئێستا پرۆسەکە بەردەوامە. بەڵێ جیاواز لە ئەو پاڵاوگانە و هەروەها و کارگانی کە هەن لە هەرێمی کوردستان دەکەمانەوە کارێکی سەرەکی پیسبوونی ژینگەن لە هەر وڵاتێکدا هەبێت. دەمێ بزانم چ هۆکارێکی دیکە هەیە لە هەرێمی کوردستاندا کە کاریگەریەکی بەرچاوی هەیە لە پیسبوونی ژینگە، لا پیسبوونی کەش و هەوا، لە پاکڕانەگرتنی ژینگە.
ئەوەی باسم کرد ئەوە باسی پاڵاوگەکان و کارگەکانمان کرد ئەوەی تر مۆلیدەی گەڕەکەکانە ئەو مۆلیدەی کە دانراوە لە گەڕەکان بۆ دابینکردنی وزەی کارەبا لەبەرەوەی کارەبای 24 ساعتی نییە بەردەوام نییە بۆیە ئەو مەلدانە بە نەچاری ئیشەکەن بەڵام هەم کوالیتی خۆیان خراپە هەم کوالیتی ئەو سوتەمەنی بەکاری دێن خراپە ینی مۆلیدەکان کوالیتیی باشیان نییە هەم لە ڕووی کۆنتترۆلکردنی دەرهاویشتەکان هەم ژاوەژاویشیان هەیە ینی کاتم نین بێدەنگ نین بۆیە ئەوانە کاریگەریان زۆر لەسەر پیسبوونی هەوا هەیە و ژمارە زۆری ئۆتۆمبیلیش کاریگەری زۆری لەسەر پیسبوونی ژینگە هەیە پیسبوونی هەوا هەیە لەبەرەوەی ئەوانش هەندێک لە ئۆتۆمبیلانە کوالیتیان خراپە و دەرهاویشتەی خراپیان هەیە بۆ بەرگەهەوە هۆکاری ئەو بابەتانەش هەمووی ئەگەڕێت هۆکاری ئەو بابەتانەش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی لەبەرەوەی کارەبای نیە خەڵک ناچارە یعنی پەنەباتە بەرمۆلیدا کارەبای 24 ساعتی دەبێت بەردەوام هەبێ ئەو کارەبایش چۆ نەکرێ دەکرێت لە هەر شارێکی گەورەی وەکو هەولێر سلێمانی دووەک وێزگەیەکی بەرهەمێنانی کارەبا هەیە وێزگەیەکی گەورە هەیە دەکرێت وێزگەیەکی تریش دابدرێ لەو شارانە ینی وێزگەی دووەم دابدرێ وێزگەی سێم دابدرێ بۆ ئەوەی لەبەرەوەی ئەو وێزگانە بە کوالیتی باشی شەکەن و بە غازی شل ئیشەکەن دەکرێت ئەوانە کارەبای بەردەوام دابین بکەن و مۆلیدەکان هەڵبگیرێت کە کوالیتیان خراپە هەم وەلیدەی گەڕەکان هەم وەلیدەی فەرمانکانی حکوومەتیش هەم وەلیدەی ئوتێلەکان چێشخانەکان هەموو ئەوانە دەکرێت کارەبای بەردەوامیان بدرێتێ بەدانانی وێزگەی بەدیل وێزگەی تر وێزگەی دووەم و سێم لە شارەکان یعنی یەک وێزگە لە هەولێرەیە ئەگەر بکرێت دوو وێزگەی هاوشێوەی خۆی یان بکرێتە سێ وێزگەوە کارەبا دابینە بێ و هەر ئەوەندە پارێش تێچی ئەوەندە پارەی کە مۆلیدەی گەڕەکەکان لە ماڵەکان وەریەگرن یعنی ئەوەندەشی تێناچی لەبەرەوەی کارەباشی باشترە و کارەبای بەردەوامە و ژینگەش پیس ناکە لەبەرەوەی ئەوان بە ڕەزامەندی ئیشەکەن و بە سوتەمەنی باشی شەکەن بە غازی شل ئیشەکەن وزەی خاوێنە بۆیە ئەوە یەکێکە لەو چارەسەرانەیە کە پێویستە وەزارەتی کارەبا هەنگاوی بۆ بنێت لەسەر مەسەلەی زۆربوونی ژمارە ئۆتۆمبیل لەسەر مەسەلەی زۆربوونی ژمارە ئۆتۆمبیل بەڕاستی ئەو ئۆتۆمبیلانێک کە تۆمار کراوە لە 16 ئۆتۆمبیلی تایبەتە ئەگەر گواستنەوەی گشتی هەبی گواستنەوەیکی گشتی ڕێکوپێک هەبی سیستەماتیک کرابی ینی پاسی گەورە ترام لە شارەکان بە تایبەتی شارە گەورەکان ئەگەر گواستنەوەی گشتی هەبی خەڵک هەمووی ئۆتۆمبیلی تایبەت بەکار نایێنێ کە بۆ ڕۆیشتن بۆ سەر ئیشەکەی بۆ بازار بۆ دوکانەکەی بۆ دائیرەکەی بۆ ئیشێکی لە فەرمانکانی حکوومەتەبی پێویست ناکە ئۆتۆمبیلی تایبەتی خۆی بەکاربێنی ئەگەر گواستنەوەی گشتی هەبی بەڵام لەبەرەوەی گواستنەوەی گشتیمان نییە ئەو گواستنەوەی گشتەیە کە ڕێکخراو بێ ینی پاسی گەورە ترام هەموو ئەوانە کاریگەریانە بێت لەسەر کەمکردنەوەی دەرهاویشتەکان بەوەی کە ژمارە ئۆتۆمبیلەکان کەم دەکرێنەوە بەڵێ کاریگەریە نەرێنەکانی ئەم پیسبوونە لەسەر تاکەکان هەروەها لەسەر سامانی سروشتی چۆن هەڵدەسەنگێنیت لەسەر چی؟ لەسەر تاک لەسەر سامانی سروشتی بەگشتی کاریگەریە نەرێنەکانی پیسبوونی لەسەر تاک بەڵێ ئەوە کاریگەری زۆری لەسەر تاکەیە لەبەرەوەی بە تایبەتی پیسبوونی هەوا لەبەرەوەی ڕاستەوخۆ خەڵک هەناسەدا ینی هەناسە وەرگرتن و هەناسەدان حالەتێکی زەروریە یعنی خۆ ناکرێت هەناسە ڕابگری بۆیە ئەو هەوایەکە پیسە بێ کاریگەری ڕاستەوخۆی لەسەر کۆ ئەندامی هەناسە هەیە و خەڵک زۆر تووشی ئەو نەخۆشیان نابێ ئەو بە تایبەتی ڕەبوو تەنگە نەفەسی شێرپەنجەی کۆ ئەندامی هەناسە عنیسیەکانی قوڕە گلوت ئەوانە کاریگەری زۆری لە ئەنجامی ئەو پیسبوونەیە کە خەڵک تووشی نەخۆشیە بێ بابەتێکی تریش ئەگەر پیسبوونی هەوا ڕاستە خۆش کاریگەری لەسەر کەسەکە نەبی لە کاتی هەناسەدان بەڵام ئەو پیسبوونە لە کاتی نیشتنەوەی لەسەر زەوییان لەسەر بەربوومە کشتتۆکاڵەکانیان بە هۆکاری بارانبارین کە هەم بارانی ترش دروستەکە هەم
ئەنیشێتە سەر بەروبوومە کشت و کاڵیەکان ئەوەش بە زۆرێکی تر ئەچێتە ناو لەشی مرۆڤ دوای بەکارهێنانی بەروبوومە کشت و کاڵیەکان بۆیە کاریگەری زۆری هەیە لەسەر تەندروستی گشتی ئەو پیسبوونی هەوای. کاتەکەی عەبدوڕەزاق هەرێمی کوردستان تا چەند دەتوانیوێتی لەسەر ئاستی ستانداردە جیهانیەکان کە بۆ ژینگەدانراوە هیچ نەبێت نزیک ببێتەوە گەل لە ئاستی ستانداردەکەش دانەبێت بەڵام تا ڕادێگلو پێوەری لە لەو ڕێژەی کە دیاری کراوە وەکو ستانداردێکی جیهانی بۆ ژینگە تا چەندێک هەرێمی کوردستان توانیوێتی لەو ستانداردە نزیک بێتەوە. خۆی نزیک بوونەوە لەو ژمارانە ئەوەیە کە ئەبێ ئێمە ئەو هۆکارانە لابەرین کە بوونەتە مایەی پیسبوون. ینی تۆ ئەگەر بێت و گواستنەوەی گشتی دابین کە ئەو ژمارە ئۆتۆمبیلانە خۆی کەمە بێتەوە خەڵک بەکاریان ناهێنێ کەواتە دەرهاویشتە کەمە بێتەوە. ئەگەر کارەبای بەردەوامی 24 ساعتی هەبی لە وێزگە گەورەکان بە ناچاری مۆلیدەکان داخرێن قەپاتەکرێن ئەکە داخران و هەڵگیران ئەوەش دەرهاویشتەی نابی کە دەرهاویشتەی نەبوو یعنی هەوا پیس نابی کە هەوا کەواتە هەم سوتەمەنی ناسووتێنێ هەم هەوا پیس نابی هەموو ئەوانە ئەگەڕێتەوە سەر ئەوەی تا چەند ئێمە بتوانین ئەو هۆکارانە لابەرین کە بوونەتە مایەی پیس بوون یعنی خۆی مەسلەی نزیک بوونەوە لە ستاندەرد ئەوەیە کە تۆ هۆکارەکان نەهێڵی ئەو هۆکارانش پێویستی بە ئیزراعاتی خێرا هێشتا نەگەشتونەتە ئاستی ئەو ستانداردە جیهانیانی یاخود هێشتا نەگەشتونێت ئەوەی کە لە ئاستی ئەو ستانداردە جیهانیانە نزیک بینەوە؟ نەخێر لە ڕووی پیسبوونی هەواوە نەخێر نەگەیشتونێت نەک نەگەیشتونێت هەنی تێپەڕێەوە تۆ لە ستاندار تێپەڕێوی بۆیە پیس بووە ئەگەر ئەو ڕێژەیە دانراوە بۆ ستاندار ئاساییە یعنی ئێمە ڕێنمایی ژمارەیەکی ژمارە 2 ساڵی 2011مان هەبوو هەموارمان کردو بۆ ڕێنمایی ساڵی 2023 ڕێنمایی کوالەتی هەوا هەموو ئەو ستاندەرانەی تێدایە کە پێویستە کوالەتی هەوا چۆن بی ئێستا هەمووی زیاترە لەو ستاندەرێکە خۆشمان دامان ناوە لەبەرەوەی هۆکاری پیسبوون ژینگەی ئێمە پاک نییە لە ڕووی ژیانکردنە و لە ڕووی هەواوە کای عەبدوڕەزاق کاتە پێویستی بە گۆڕانکاری نەخێر نەخێر هەوای ئەزانی چۆنە ئێستا هەر پێویستی بە ئامێریش نییە لەبەرەوەی بەچاو هەموو خەڵک ئەیبینێ کە هەوا پیسە یعنی هەمووی هەوای شارەکان هەمووی پیسە هەوای هەولێر پیسە هەوای دۆک پیسە هەوای سلێمانی پیسە هەموو ئەو شارانەی کە پیشەسازیان تێدایە یان قەرباڵغێکی زۆریان تێدایە جا پیشەسازی مەبەستم هەم پاڵاوگەکان و نەوتە هەم کارگەکانە کە پابندی ڕێنمایەکانەوە هەم ژمارێکی زۆری ئۆتۆمبیلی تێدایە بە تایبەتی ئۆتۆمبیلی کوالەتی خراپ هەموو ئەوانە هۆکارن بۆ پیسبوون هەموو شارێکیش مۆلیدەی هەیە ئەو مۆلیدانش خۆ یەک مۆلیدە نییە ئێمە دەڵین ئەوەندە مۆلیدەی گەڕک هەر مۆلیدەیەک شوێنی مۆلی دەکات دوسێ مۆلیدەی لێە یعنی عەبدوڕەزاق چارەسەری باشترین ڕێگا بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە چین ئایا هەماهەنگی نێما حکوومەتی و دامەزراوە حکوومەکان و کردی تایبەتە بتوانن کە کارەکانە لە بواری پاراستنی ژینگە لە ڕۆ زیاد بکەن یاخود ڕۆڵی تاک و هۆشیاری تاکە لەو بارەیەوە کاتەوە باڵانسی کەوا دەکات لە نێوان هەم دامەزراوە حکوومەکان و کردی تایبەت هەم لە نێوان هاوڵاتیانیشدا کە بتوان پێکەوە هەردوو لە هەماهەنگ بن لە پاکڕاگررتنی ژینگەجە دیاتین ڕێگە چارەکان چین یاخود باشترین ئەو هەنگاوانی کە بۆ ئەم پرۆسێ بۆ ئەمە بەسە بگیرێتە بەرچیە مەسلەی هۆشیاری تاک و مەسلەی لایەنە پەیوەنددارەکان دوشتی لێک جیاوازن لەبەر ئەوەی هەندێک بابەت هەیە بە هۆشیاری تاک ئەوە نابێ یعنی تۆ ئەگەر کارەبات نەبی مۆلیدە ئیش پێ بکە یان هۆشیارەکەی چی لێ بکە یعنی مۆلیدەکەی هەیە و ئیشەکە بەڵام دووکەڵەکە یان ژاوەژاوی هەیە بەڵام ئەو هۆکارانەی کە باسم کرد ئەگەر لابرێن ئەو هۆکارانە ئەوەیە کە حتمما هەمووی کە هەرکەرتی تایبەتە خۆ ئەو وێزگانەی کارەبای بەردەوامیش دابینەکەن هەرکەرتی تایبەتن بەڵام دەکرێت ئەو کەرتی تایبەتە کە کۆمپانیای باشن بە ستاندار ئیشەکەن بە ڕەزامەندی ئیشەکەن هەڕەمەچی دروست نەبوون ئەو کۆمپانیایان ئەتوان وێزگەی گەورەدان بۆ ئەوی ئێمە مۆلیدەکان واز لە مۆلیدەکان بێنین مۆلیدا شتێکی لاوەچی بۆچی ئەمە ناکەن کە عەبدوڕەزاق ئەوە بەدیلی مۆلیدە ئەهلیەکان بێت بۆچی ئەمە ناکەن
وڵا ئەجا ئەوە ئەگەڕێتەوە سەر ئەو لایەنەی کە پەیوەندیدارە بە بابەتەکە خۆ مەسلەی ڕاستە ئێمە باسی پیسی هەوا ئەەکەین بەڵام هۆکارەکان دەستنیشانەکەین کە هۆکارەکانمان دەستنیشان کرد لایەنی پەیوەنددار لەناو حکوومەت ئەبێ خەمی لێ بخوا ئەویش ئەوەیە کە وەزارەتی کارەبا ئەبێ گرێبەست یان لە ڕێگای وەبەرهێنانەوە کۆمپانیای تر بێن یان ئەو کۆمپانیانێک کە ئەو وێزگانەیان داناوە وێزگەی تر دابنێن بە شێوازی تر و بۆ ئەوەی کارەبای بەردەوام بەش بکە لەسەر مەسلەی گواستنەوەی گشتی ئەبێ کۆمپانیای ئەگەر کۆمپانیای ناوخۆنیان توانی کۆمپانیای جیهانی بێنن و بەرهێنان بکات لە کەرتی گواستنەوە بۆ ئەوەی خەڵک بتوانێت بە ئاسانی بگاتە سەر شوێنی کارەکەی بێ ئەوەی ئۆتۆمبیلی تایبەتی خۆی بەکاربێنی هەموو ئەوانە هۆکارن بۆ ئەوەی هەوایەکەمان پاک بێتەوە لەبەرەوەی چەند ئەو هۆکارانە کەمکەینەوە زیاتر هەواکەمان بەرەو پاک بوونەوەچێ بەڵام ئەگەر بەردەوام بین بەرەو پیس بوونەچێ ئەنی ئەگەر لەسەر ئەم ڕێکارانە بەردەوام بین هیچ گواستنەوەی گشتی دابین نەکەین کارەبای بەردەوامی 24 سعاتەی دابین نەکەین پاڵاوگەکان هەمووی دانەخەین کەواتە هەوا بەرەو پیس بوونەچێت. بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕاز عەبدوڕەزاق خێلانی تێبێژی دەستەی پاراستن و چاکردنی ژینگەی هەرێم سپاس بۆ تۆ سپاس بۆی کە لە بانێم ڕێکوستان